هێشتا نەبووە بە کاتژمێر 12 و وادەی جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بۆ قەدەغەی هاتوچۆی سەرتاسەری. شەقامەکان قەرەباڵخن، هێزە ئەمنیەکان لێپێچینەوە لەو کەسانە دەکەن کە هاتوونەتە دەرەوە. ئەو مۆڵەتانەش وەردەگیرێتەوە کە پێشتر لەلایەن قایمقامێت و پارێزگار و ئاسایشەوە کرابوون. ئەوە سەرجەم ئەو نووسراوە فەرمیانەیە تا 48 کاتژمێری دیکە ناتوانرێت وەربگیرێتەوە، کاریان پێ ناکرێت. لەو لاشەوە مارکێت و نانەوەخانە و سەمونخانەکان جمەیان دێت. هێشتا نیو کاتژمێری تری ماوە بۆ سەپاندنی بڕیارەکە. ئێمە بارکەکانمان هەڵساوین، سپاس بەخوا هاوڵاتیان باشن، هەتا ئەم دەقەیە باشن. ئەوەی کە هەبێ ڕێگەبێدانیە بۆ لە سەعات 12شەوە ئەو ڕێگەبێدانە نامێنێ، هەرچتون بێلێک بێتە دەرەوە ڕوانەی گەراجەکرێ. ئەم ڕێگەبێدانانە زیاتر ئەوانە بوون کە بەڵکو خزمەت گوزارەکان سەوزەوات فڕن و سەمونخانەکان پێچا لیان وەرەگرینەوە لە دوای ئەو 48 کاتژمێرێک کە بەڕێز وەزیری ناوخۆ ڕایگەیانەوە. ئێمە ئیجراتی خۆمانەکەین و تر ئەوەی پێویست بێ ئەیگەڕێنەوە بۆیان. ئەوانەی بەبێ مۆڵەتی ڕێگەپێدان دێنە دەرەوە ئیجراعاتەکانیان چییە بێت؟ ئەوەی کە بە شکاندنی قەدەغەی هاتوچۆ سزایان بۆ بکەین، پسوڵیان بۆ بکەین، پسوڵیان بۆ بکەین کە دەوام کرایەوە بڕی 100,000 گرامە سزاکەیەتی و لەگەڵ دووبارە بوونەوەی بێ بە 300,000 گرامە و دەست بەسەر ئۆتۆمۆبیلەکەشی ئاگیرێ. ئێستا کاتژمێر 12ی تەواوە. بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ لە ئێستاوە جێبەجێ دەکرێت. لە ئێستا بە دواوە یعنی لەو کاتژمێرە بە دواوە هەر ئۆتۆمبیلێک لە دەرەوە بێت، جگە لە هێزانامنیەکان، جگە لە تەندروستی و ڕاگەاندنەکان، هەر ئۆتۆمبیلێکی تر بە هەر مەبەستێکەوە لە دەرەوە بێت، ئۆتۆمبیلەکەی لێ دەسێنرێ و هەروەها سزای مادیش دەدرێت. هێشتا هاتوچۆکردن بەردەوامە، بەڵام لە کەمبوونەوەدایە. دوکان و مارکێتەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دادەخرێن و شۆفێر و پیادە سەرجەم چین و توێژەکان هاتوچۆی لێ قەدەغە کراوە. لیژنەکانی قایمقامیەت سزای ئەو کەسانە دەدەن کە سەرپێچی دەکەن و دوکان و مارکێتەکان دەکەنەوە. کۆبوونەوەکانی ئێمە پاڵپشت و ئامادەکاریە بۆ تەواوی ئەو بڕیار و ڕێنمای و ڕاستپاردەی چ لەلایەن حکوومەت وەزارەتی ناوخۆ چ پارێزگای سلێمانی و دەرەچێ. ئێمە وەکو جیهاتی معنی جیهاتی تەنفیزی لە پارێزگای سلێمانی وەکو قایمقامێت ئیشەکانی خۆمانەکەین. ئەوەی ئەرک و واجباتی ئێمە لۆ ڕێنمای و ڕاستپاردانای هاتووە بێگومان هەندی پێوەست بە ئێمە و لیژنەکانمانەوە هەبی بە هەماهەنگی لەگەڵ برایانی ئاسایش و پۆلیس و تەواوی دەستگا ئەمنیەکان لە پارێزگای سلێمانی یەک بە یەک لەو خاڵانە جێبەجێەکەین کە تێیدا هاتووە. ویستومانە ئەوە ڕێک بخەینەوە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان درەنگانێکی شەوی ڕابردوو بڕیارێکی کتوپڕیدا سەرڕای قەدەغەی هاتوچۆ بڕیاردرا بۆ ماوەی 48 کاتژمێری دیکە بە تەواوی هاتوچۆ و مارکێت و نانەواخانەکان دابخرێن. هەرچەندە دیار نییە ئەو 48 کاتژمێرە درێژ دەکرێتەوە یاخودنا، بەڵام هاوڵاتیان پابەند دەکرێن بە بڕیارەکە و هۆکاری ئەو بڕیارە کتوپڕەش لەلایەن وەزارەتی ناوخۆوە نادیارە. ڕەمێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.